ئێستا تقریبا لە بەیانی و خۆپیشاندانە و گربوونەوەی لێرە هەبوو لە هەمان شوێنەوەکو دوێنێ لە باخی گشتی. من لێرە بەڕاستی پێیان هەیە بۆ تەواوی خەڵکی کوردستان کە بەیانی قەرارە خۆپیشاندانێکی سەراسەری بکرێت و لە تەواوی شار و شارۆچکانی کوردستان بە یەک ئاراستە بە یەک بێنە سەجادەکان بۆ ئەوەی بەڕاستی ئەم دەسەڵاتە وحشیگەریە بێ بڕوات چونکە لە 30 ساڵە ناتوانێت جواب باتەوە. ئێستا دەنگۆی ئەوە بڵاو بۆ تۆ لە شوێن لە هەنێ کەناڵی فەیسبووکیوانە ڕەنگە کەناڵی سێبەروانە باز دەوە دەکەن کە موچەکان تەوزیعکرێ بەرحاڵمانە ئەو بۆ ساکردنەوەی ئەو تووڕێی خەڵکە ئەوەی کە لە گەرمیان 72 سعاتی هینیان داناوە کە بەحسە کەس دێتە دەرەوە لە گەرمیان ئەوە لە ترسی ئەو نییە بۆ ئەم داواکەم ئەنی بەڕاستی لە دەستێک لە بەرامبەر ئەم دەسەڵاتە مافیا و گەندەڵە بێنە سەر شەقامە بە دەستێکی دیژ ئاگانە تەندروستی و لە سەحەت و خوان بێڕێن نێمای تەندروستەکانی بکات. یعنی ئەمە ناکاتەوەی بەڕاستی لەمە مۆزوعی کۆرۆنا ببێتەوەی کە خەڵک بێدەنگ بکە خەڵک نابێ قسە بکە چونکە ئەوەی کە بینی ئێسەوە مەرگێکە کە هەمووی لە ژوورەوەی بێکار بێنان گەنجانێکی سەدان گەنجانی بێکار لە وڵاتە هەیە بە هەزاران. بەرحاڵ ئەوەی کە من ئەمێتەکیدی لەسەر بکەمەوە ئەوەیە لە تەواوی گەڕەکەکانە لە تەواوی شوێنەکانە نەک لە چقێکی معەنە هەمویان وەکو جۆگە لە برژنە ناو دەریا گەورەکە کە شەقامی گەورە و ناوەندەکانی شارە ئاین لە گەڕەکەکانەوە خۆپیشاندان دەست پێ بکات. ئەمە تەنها ئامرازێکە کە دەتوانێت دەسەڵات لە کوردستانە بگۆڕێت. ئەبێ ئێمە دەست بۆ ئەمە بەری کاتانە دەکەم گەنجان لاوان لە هەر شوێنەکان نوێنەرانی خۆتان هەڵبژێت خۆتان ڕێکخراو بکەن لە بتوانین ئاسی سراسەری نوێنە بکەن و هەر لایەن و گروپێک من ئەمێتەکیدێکیش لەسەرەوە بکەمەوە. هەر دوێنێ لێرە من لەگەڵ سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ کۆبوومەوە بەڕاستی ئەمانە دژە شۆڕشن هەر چۆن سەدرەکانمان بینی لە بەغا ئەم گروپێش کە بەناوی نەوەی نۆبوون هیچ ئومێدێکی نییە ئەبێ زۆر وریابن و بە هیچ ئاسۆیەکیان پێوە نەبەستن. ئەمانش بە هەمان شێودانێت کۆمەڵە دەموچاو ئەوانە چۆن لە دەورانی پێشوو بزوتنەوەی گۆڕان و ئەحزابی ئیسلامی خەڵکیان بردە ناو پەرلەمان بە قازانجی دەسەڵات و سەرمایە بۆ خۆیان هیچی تر نییە. بۆیە هەش دەسەڵات و لایەنێ لە کوردستانە ئەگەر بێوێ بەم سیستەمە داڕزیوەی پەرلەمان و حکوومەت خۆش باوەڕ بێ و بێوێ خەڵکەوە بەرێ بەڕاستی ئەبێ ئەمە قابلی قبول نییە. منەوە تەکی دیشم زۆرە لە گەنجان زۆر لە خەڵک هیچ ئومێدێکیان بەم پەرلەمان و بەم سیستەمی حکوومەتە نەماوە. بۆیە تەنها ئامرازە کە من زۆر تەکیدی لەسەر دەکەمەوە دەسەڵاتی نوێنەرانی خەڵکە لە ڕێی لە گەڕەکان لە شوێنەکی ناوەندەکانی کار ئەبێ دەست بۆ ئەمە بەری. ئەمە تەنها ئامانج و ئاسۆیەکە سوپاسانەکەم.